شەر لە باکووری ئەسیوبیا سەدان هەزار کەسی ئاوارە کردووە و هەرێمەکەی هەژاندووە. چاودێران مەترسی ئەوەیان هەیە ناسەقامگیری لە گەورەترین وڵات لە قۆچی ئەفریقادا لەوانەیە بۆ دەرەوەی سنوورەکانی بڵاو بێتەوە. با بزانین ئەم ڕەوشە چۆن گەیشتە ئەم ئاستا. بەگوێرەی حکوومەتی فیدرال لە 4 مانگی 11 2020دا هێزەکانی سەربەبەرەی ڕزگاری گەلی تیگرەی TPLF پەلاماری بنکەکانی لەشکری فیدرالیان لە باکووری ئەسیوبیادا. سەرۆکوەزیر ئەبی ئەحمەد گوتی پەلامارەکە هێڵێکی سوودی بەزاند و فەرمانی بەلەشکردا بەڕێنگاری هێزەکانی TPLF ببنەوە و گوتی ئەمە لە ئاکامی چەندانمانی شەڕ پێفرۆشتن و وروژاندن هاتووە. لە 6 مانگی 11 سوپای ئەسیوبیا گوتی هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ گرتنەوەی بنکەی سەختی TPLF لە باکوور بە بەکارهێنانی هێرشی ئاسمانی زۆرورد و هێزی زەمینی بۆ پەلاماردانی ئامانجە لەشکرەکان بە مێکاڵای مەزنترین شاری تێگرایەوە. هەرچۆنێک بێت کاربەدەستانی TPLF دەڵێن قوربانی سیڤیلی لێکەوتەوە بە ئامانجی نالەشکریشەوە و قوتابخانە و شوێنەکانی نوێژ و نزاکردن و ژێرخانەوە. بۆ تێگەیشتن لە ڕێگ و ڕیشەی شەڕەکە دەبێت دەیان ساڵ بگەڕێیتەوە دواوە. تیگرای هەرێمی ئەوپەڕی باکووری ئەسیوبیا ڕۆڵێکی گرنگی هەبوو لە مێژووی ئەم دوایەنەی وڵاتەکەدا. TPLF بزوتنەوەیەکی چەکداری سیاسی بوو کە یارمەتی ڕزگارکردنی ئەسیوبیایدا لەدەست ڕژێمی ستەمکاری دەرێک کە لە کۆتاییدا لە ساڵی 1991دا لە کارلادرا. پاشان شەروانێکی پێشووی تێگرەی مێلەش زەناوی لە ساڵی 1991دا ڕێبەرایەتی حکوومەتی هاوپەیمانی نوێی کرد کە لە سیستەمێک پێک هاتبوو ناسراو بوو بە فیدرالیزمی نەژادی. وڵاتەکە بە سەرهێڵی نەژادی دابەش کرد بۆ دەهرێم لەگەڵ هەندێک دەسەڵاتی ئۆتۆنۆمیدا. مێلس و هاوبەندی پارتیە سیاسیەکان کە ئەو خۆی دایمەزراند بوو بەرەی دیموکراسی شۆڕشگێڕی گەلی ئەسیوبیا EPRDF کۆنتڕۆلی نزیکەی تەواوی وڵاتەکەی کردبوو. ئەپۆزیسیۆنی سیاسی و ئازادی ئاخەوتن بە توندی قەدەغەکرا بوو. بەڵام وڵاتەکە هەروەها خۆشی بینی لە گەشەکردنی خەرای ئابووری لە کاتی دەسەڵاتی مێلس لەگەڵ پێشکەوتنێکی بەرچاو لە کەرتی پیشەسازیدا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ناڕزایەتی نەژادیش پەرەیسەند. تیگرایەکان تەنها لە 6% دانیشتوان پێک دەهێنن، بەڵام بەشێکی گەورەی دەسەڵاتیان لەدەستدا بوو لە بواری لەشکری بازرگانی و سیاسیدا. مێلس لە ساڵی 2012دا کۆچی دوایی کرد. خۆپیشاندانی بەرفراوان بە دوایدا هات کە بووە هۆی دەست لە کارکشانەوەی جێگرەوەکەی سەرۆکوەزیر هایلە مەریام دەسەگڵند. لە پاشاندا ئابی ئەحمەد گەنجێکی بەڕەگەز ئۆرۆمۆ لە ساڵی 2018دا دەسەڵاتی گرتە دەست. ئابی ژمارەیەک چاکسازی کرد لەوانە دانوستان بۆ ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئەریتریایی دراوسێ و ئازادکردنی زندانیانی سیاسی. ئابی لە ساڵی 2019دا خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشرا. بەڵام هەندێک لە چاکسازیەکانی ئابی جیاوازیەکانی قوڵتر کردەوە. لە ساڵی 2019دا پارتی دەسەڵاتداری EPRDF هەڵوەشاندەوە و هەروەها پارتی گەشەکردنی دامەزراند. TPLF نەیوسچێتە ناو پارتیە نوێیەکەوە. لە مانگینۆی 2020دا ناکۆکی پەرەیسەند هەرێمی تیگرای هەڵبژاردننی کرد وەک بەرهەڵستیکردنی حکوومەتی ناوەندی کەوا هەڵبژاردننی نیشتیمانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دواخست بوو. حکوومەتی ناوەندیش هەڵبژاردنەکانی بەناقانونی ناوبرد. ئەو جیاوازیە لە مانگی دە پەرەیسەند کاتێک حکوومەتی ناوەندی یارمەتی دراوی بڕی پەیوەندیەکانی لەگەڵ بەرەی ئازادی گەلی تیگرای TPLF دابڕی. ئیدارەی تیگرای گوتی ئەمە بەواتای ڕاگەیاندنی شەڕە. هەر کە شەڕەکەش دەستی پێکرد خێرا پەرەیسەند. لە 14 مانگی 11دا شەڕەکەت ئەو دیوسنوورەکانی هەرێمەکە بڵاو بووە کاتێک کە TPLF پەلاماری موشەکی دژی ئەریتریایی دراوسێ ئەنجامدا. سەرکردەکانی TPLF ئەریتریایان بە تێوەگلان لە شەڕەکە تۆمەتبار کرد وە گوتیان بە ئامانجکردنی ئەو وڵاتە کارێکی ڕەوایە چونکە فڕۆکەخانەی ئەسمەرە و شوێنەکانی تر لە ئەریتریا بۆ پشتگیری هێزی فیدرالی ئەسیوبیا بەکاردەهێنران. لە 28 مانگی 11دا چەند ڕۆژێک دوای گامارۆدانی شاری مەکێڵا هێزی فیدرالیەکانی ئەسیوبیا دووبارە دەستیان بەسەر سنتەری شارەکە و فڕۆکەخانەکەی و بنکە سەربازیەکەیدا گرتەوە. لە هەمان ڕۆژدا ئەبێ کۆتایهێنانی شەڕەکەی ڕاگەیاند کە بە ئۆپراسیۆنی داستەپاندنی قانون ناوی برد، بەڵام دواتر دیبرسیۆن گەبەرێل ڕێبەری TPLF بەڵێنیدا درێژە بە شەڕەکە بدات. هەنووکە لە شەڕەکەدا وڵاتانی دراوسێ تێوەگلاون قۆچی ئەفریقای هەژاندووە کە لە مێژە ئەسیوبیا وە کۆڵەکەی سەقامگیری ناوچەکە سیر دەکرد. وەک زۆر جار لە شەڕدا بێتوانەترین کەسان قورسایی ئەو شەڕە هەڵەگرن. خزمەتگوزاری مۆبایل و ئینتەرنێت لەو هەرێمەدا بەگشتی ڕاگیراون.
بڕینی پەیوەندیەکان وا دەکات نزیکەی مەحاڵ بێت زانیاری دروست بەدەست بگات سەبارەت بە شەڕەکە و زیانە مرۆیەکانی. دەیان هەزار کەسانی سیڤیل لە تیگرای هەڵاتون، زۆریان بەپێ یاخۆت بە شڕە بەلەمی بچووک ڕووباری تەکێزی ئەسیوبیا دەبڕن بەرەو کامپی قەڵەباڵغی پەنابەران لەو دیوسنووری سوودان. هەرچەندە شەڕەکە لە درەنگانێکی مانگی 12 خاو بۆتەوە، بەڵام کاریگەریەکەی بەردەوامە. دەیان هەزاران ئاوارەی ناوخۆ هەیە دەیانوێت پەنا بەرنە شوێنەکانی ترەوە. بەگوێرەی نەتەوە یەکگرتووەکان 950,000 کەس ئاوارە بوون و لە نیوانیاندا 61,000 کەس بەرەو سوودان هەڵاتون. لە تیگرای کارمەندانی فریاگوزاری لەلایەن حکوومەتی فیدراڵەوە ڕێگەیان پێ نەدراوە بچنە ئوردوگاکانی پەنابەران. دەستگاکانی فریاگوزاری هوشیاریان داوە سەبارەت بە بەردەوامبوونی بارودۆخی خراپ کە بە قەیرانێکی مرۆیی تەواو لە هەرێمەکەدا ناودێریان کردووە. لەم دەمەی کە دەسڕاگەیشتن بە بەشەکانی هەرێمی تیگرای هێشتا سنووردارە، نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوەکانی دیکە دەڵێن هەندێک کەس بەهۆی برسیبوونەوە گیانیان لە دەستداوە و زۆری تریش لە مەترسیدان. ئەمە سەرڕای بڵاوبوونەوەی پەتایی کۆڤید-19. ئاوارەکانی ناو ئۆردوگاکان لە سوودان دەڵێن ناگەڕێنەوە بۆ ماڵەکانیان چونکە ترسیان لەسەر سەلامەتیان هەیە. باری درێژخایەنی شەڕەکەش هێشتا نادیارە.